مامۆستایانی گرێبەز نیگەرانن لە دواکەوتنی موچەکانیان و دەڵێن حکوومەت لەگەڵ خوا و میلەتی خۆی ڕازگۆ نییە و داوا دەکەین بەڵێن و بڕیارەکانی خۆی بەرێتە سەر. مانجی هەفت و هەشت تاوەکو ئێستا دابەش نەکراوە، یعنی لە چ وڵاتێکی دواکەوتوش ئەوە هەیە تۆ نزیک ببیتەوە لە سەری ساڵی 2025 تاوەکو ئێستا شایستەی دارایی مانجی هەفت و هەشت دابەش نەکراوە. 180 ڕۆژە تەنها یەک موچەی مامۆستایانی گرێبەز دابەش کراوە. دابەشی کە لەسەر ڕۆژەکان دەکات ڕۆژی 2000 دینار کەمتریش. ئایا مناڵی بەرپرس بەو بڕە پارەیە ڕازی دەبی؟ من وەڵام دەدەمەوە دەڵێم نەخێر، بەڵکو بە 2 ملیۆن دیناریش ڕازی نابیت. ئەو جە بەڕاستی یعنی ئەوە کارە ساتە لە وڵاتێک دابی تۆ وەزارەتی پەروەردەکەت مامۆستایەکان تۆ 180 ڕۆژ تەنها یەک موچەویش 400,000 دینار. بڕیارە شایستەی هەردوو مانجی حەوت و هەشتی مامۆستایانی گرێبەز پێکەوە دابەش بکرێت کە بڕەکەی 400,000 دینارە. مامۆستانی گرێبەز لە هەرێمی کوردستان هاوشێوەی مامۆستانی میلاک موچەخۆران زیاتر لە 3 مانگە موچەکانیان وەرنەگرتووە، هێشتا شایستەی مانگی حەوت و هەشت هەروە مانگی دایان وەرنەگرتووە. بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئیمزای دکتۆر مێسەباعی لەسەرە پێویستە مامۆستانی گرێبەز لەگەڵ مامۆستانی میلاک وەزارەتی پەروەردە موچەکانی وەرەگرن، بەڵام تا ئێستا دیارنی ئایا شەممە موچەکانیان وەردەگرن یان نا. داواکانی بەڕاستی چیتر ماتەڵا بە موچەخۆران نەکرێت و لە کاتی خۆی مامۆسان موچی خۆیان وەرگرێت. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانی مامۆستایانی وانەبێژ بووە و دوازار لە ڕۆژی 25 ئابی 2024 سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بڕیاری بە گرێبەزکردنی مامۆستایانی وانەبێژی دەرکرد کە ژمارەیان نزیکەی 38,000 مامۆستا دەبێت، بەڵام بەشێکیان تاوەکو ئێستا شایستەدارایەکانی مانجی حەوت و هەشتیان بۆ خەرج نەکراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.